شاری هەولێرە و بازار جمەی دێ ژمارەیەکی زۆر لە وڵاتیان هاتوونەتە دەرو لە نێو بازار و لە قەڵای هەولێر بە مەبەستی دڵخۆشی دەربڕین بە بۆنەی یادی پێغەمبەر درودی خوای لەسەر کۆبوونەتەوە. جێی خۆیتی کەوا دڵخۆشی بەو یادا لەبەرەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەرەی کە خوای پەروەردگار دەفەرمێ محەممەد ڕەسوول الله محەممەد نێراوی خوایە و هەروەها دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەحمەت بە للعالەم. ئێستا ئێمە بە ڕەحمەتی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم مسلمانین بە ڕەحمەتی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم لەگەل یەکتریدا ڕەحم و بەزەیمان هەیە. ئەو بەرنامە جوانەی کە قورئان لە قورئاندا لەواتە بەواسطەی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم لەڕێی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوا ئەکرێ کە ئێمە لە تەواوی کات و ساتەکانی ژیانمان هەمووی لەگەڵ پێغەمبەری خوا دامین صلی الله عليه وسلم تەنها ڕۆژێک تەرخان نەکەین بە یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرەوەی پێغەمبەری خوا ئەوەی کە پێیەتی هەمووی ژیانە. یا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئەوەی کە خوای پەروەردگار پێغەمبەری پێناردووە صلی الله عليه وسلم پێغەمبەر ژیانی پێ بۆ ئێمە کەواتە ژیان مادام ئێمە ژیانمان دەبێت لە تەواوی سات و کاتەکانی ژیانمان هەر لەگەڵ پێغەمبەری خوا دابین. ئەمڕۆ مەولودی پێغەمبەرمانە. هونەرمەندێکی شارەکەش دەڵێ ئەم ڕۆژە ڕۆژێکی پرشنگدارە و ئەم یادا لە شاری هەولێر تایبەتمەندی جیاوازی خۆی هەیە کە بۆتە سمبولی خوێندنەوەی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو ڕۆژەدا خەڵکی بە گوڕوتینەوە دێن بۆ بازاڕەکان و بە کێک و شیرنی و پاقلاوە خواردن و بیبسی خواردن ئەو شتانە بەسەر دەبن. بەڕاستی ڕۆژێکی خۆشە پرشنگدارە و ئەو یادە لە هەولێردا تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی هەولێر ناسراوە بە مەولود. بەڕاستی کاتێک کە دەڵێ مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر هەولێر بەبیر دێتەوە. محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر لە ساڵی 571 زاینی و لە شاری مەککە لەدایک بووە. یادەکەشی لە هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە شاری هەولێر مێژوویەکی دێرینی هەیە و مسلمانان وەک بابەتێک لە چوارچێوەی بەشی مامەڵەکاندا ساڵانە زیندوی دەکەنەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.